ئەمە کللتورێکی پەروەردەیە کە وای لێ کردووە کە بەجددی حاکمەکە کێشای بەسەری خواوەتی دەبرۆ تۆ ژنەکەت چۆن ئەهێنیتەوە بهێنەرەوە. کۆنفرانسی نێودەوڵەتی پلاتفۆرمی دابران کۆتایی هات. لە مەراسیمی کۆتاییدا پێشنیاز و ڕاستپاردەی کۆنفرانس خوێندرایەوە کە لە 8 خاڵدا خۆی بینیەوە. یەکەم گەڕانەوە بۆ نێو مێژووی ماوە درێژی پەیوەندی کورد بە ئیسلامەوە بە میتۆدێکی هەڵکۆڵیانە و بنکۆڵیانە بە مەبەستی دۆزینەوەی تۆڕیە و سیستمە پەیوەندیەی لەسەر هەڵچنراوە. دووهەم ڕۆشنگەری کوردی دەبێتە و میتۆدانە بگەڕێت و کاریان پێ بکە کە لە لاسایکردنەوە ڕزگاری ئەکات و دەیخاتە سەر ڕێڕەوی بیرکردنەوەی سربەخۆ و ڕەخنەی ورد کە جارێکی تر ڕەخنە لە خۆی و لە مێژووی خۆیەگرێ. سێهەم چوونەوە بە سیستمی پەروەردەی هەرێمی کوردستان و ڕیفۆمکردنەوەیەکی بنچینەیی پێویستیەکی حاشا هەڵنەگرە. چوارەم بابەتی تونڕەوی ئۆنلاین لەلایەن کەسانی پسپۆڕ لە بوارە جیاوازەکانی کۆمەڵناسی، تەکنەلۆجیا، دەروونزانی و سیاسەتەوە دەرفەتی گفتوگۆی وردی بۆ بڕەخسێنرێ. یاسا و ڕێنمایی تایبەت بەم پرسە دەربکرێ تا هاوڵاتیان بپارێزین لە بەرکەوتن بە گوتاری تونڕەوی سەلەفیزم. پێنجەم هەوڵدان بۆ بنیاتنانی کۆمەڵێکی سێکۆلار، ڕزگارکردنی بیرکردنەوەی تاچی کورد لە بیرکردنەوەی نازانستی و خورافی. شەشەم کارکردن لەسەر هۆشیاری کۆمەڵایەتی لەسەر بنەمای تێکشکاندنی ڕۆڵە جەندەریە نەریتیەکان کە بەپێی ڕەگەزەکان سازکراون و توانای مرۆڤ بە تایبەتی ژنان سنووردار و بەرتەسکەکەنەوە دواتر داڕشتنەوەیان بەپێی جیاوازی تاکیەکانی و توانا و بەهرەی تاکەکان وەک ئەندامێکی کارای کۆمەڵ نەک وەک ڕەگەزێکی دیاری کراو. حەوتەم کارکردن بۆ کاڵکردنەوە تا نەهێشتنی سێکسیزم لە نێو فیلمی کوردیدا، لە بەرامبەریشیدا ڕەخنەگرتن لەو پیاو سالاریەی لە فیلم و سینەمای کورددا دەرەکەوێت و دواتر دەبێتە پەروەردە و لە ناوتاچی کوردستانیدا ڕەنگەداتەوە. هەشتەم لە ناوەندی بڕیاری میدیایی و سیاسەتی میدیاییدا دەبێت گرنگی بە ڕۆڵی ژن بدرێ، هەردەم لە پراوێزدا نەمێنێتەوە و بچێتە ناوەندی بڕیارەوە. ئەو توێژینەوانەی کە پێشکەشکران لە باشترین توێژینەوەکان بوون کە لەگەڵ بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان گونجاو بوون. ئەم کۆنفرانسە نێودەوڵەتی بوو لە ناوەوەی عێراق لە وڵاتانی هەرێمی و لە دەرەوە ئێمە توێژەرمان بۆ هاتبوو توێژەری پسپۆر و بابەتەکان بابەتی زانستی بوون و بە شێوەی توێژینەوە نووسرا بوو لیژنەیەکی زانستی هەڵی سەنگاندوون و دواتر بڕیاریان لەسەر دراوە لە کۆی هەموو ئەو بابەتانی کە بۆمان هاتووە ئێمە بابەتانەمان دیاری کردووە کە پەیوەندیدار و زانستین پەیوەست بە زەمینەکانی تەوەرەکانمانەوە و ئەو توێژینەوانە تێکڕایان چاپکراون لە چوارچێوەی کتێبێکی زانستیدا لە بەردەستی ئامادەبواندان. لە ماوەی 2 ڕۆژدا لە کۆی 26 توێژینەوە 11 توێژینەوەیان لەلایەن ژنانەوە پێشکەشکران. لە 2 ڕۆژی کۆنفرانسیشدا 16 سعات گفتوگۆی چڕوپڕ کرا و ئامادەبووان بەو پەڕی بە ئاگاییان بۆ بابەتەکان بەشداریان تێدا کرد کە ڕاستپاردەکانی پێشکەش بە لایەنی پەیوەندیدار کرا.